ئیمڕۆ نییە دوێنێش نەبوو زۆر لە مێژە دوژمنانمان بەخۆ کەوتون کۆڕ دەبەستن پلانی ژار دادەڕێژن دەیانەوێ تۆوی گەلێک ببڕنەوە دەیانەوێ شوێنەواری کوردستانمان بسڕنەوە دەیانەوێ زمانی ڕاست گرێ بدەن دەیانەوێ خۆشەویستی فرێ بدەن گەرەکیانە دڵی مێژوو لە لێدان خەن چاوی سەردەم شەتەک بدەن لەسەر خاکی سووری ئێمە ئاڵای شەڕی نەزۆک هەڵکەن ئەوە هۆلاکوی دوێنێیە لە نێو دەرگی ئەم سەدەیە دڵی ویژدان شەقار دەکا ئەوەش هەر تەیموری لەنگە ڕەشمەندیری لەسەر ناوە میر ئاخوندی بە بەژنەکەی ئەو براوە ئیمڕۆ نییە دوێنێش نەبوو زۆر لە مێژە لە دەمارانی پڕدرۆ لە سەرویستی دێوی نەخۆش پیلانی ڕاش دادەڕێژرێ تا ئازادی وەژان بخەن دێمۆکراسی زنجیر بکەن دەستی تاوان بۆ لای کوردستان درێژە ڕێبەری کورد نیشانەیە تا نیشتیمان لە ناخی دە و پرسە بگرێ باڵای ئاسمان ڕەش بنوێنێ هەتاو لە نێو هەوری ڕەشا هەشار بدرێ بەڵام دەبێ دوژمنانمان چاک بزانن دوکتوری کورد ناودار و مەردی مێژووە شاخەکانی کوردستانە بە بەژنی ئاسمان هەڵچووە تشکی هەتاوی ئاشتیە هەموو ڕۆژێ لە کەل دەردێ تۆوی ئازادی دەڕوێنێ پەڵکە زێڕینەی بەهارە لە ئاسمانی کوردەواری گەشت دەمێنێ تۆڵە و ڕقی چەوساوانە دەستەی دوژمن دەسووتێنێ ڕاستەیامی تێکۆشانە درەنگی ئازوو سەردەکەوێ سەرخافڵەی شەهیدانە هەموو شەوێ دەردەکەوێ من گوێم لێیە پڕ بە گەروی هاوار دەکا دێمۆکراسی بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستان من گوێم لێیە پڕ بە گەروی هاوار دەکا دێمۆکراسی بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستان هاوار دەکا شەڕم ناوێ ئاشتی خوازم ئاشتیم دەوێ بۆ نیشتیمان ئاشتیم دەوێ بۆ گشتیان ئیمڕۆ نییە دوێنێش نەبوو زۆر لە مێژە تاوان دەڕوێ بەڵام کاتێ قاسملووی کورد دڕکی تاوان تێڕۆ دەچێ هەر ئەو نییە بەلادادێ تێگرای کوردە سوڕەنگ دەبێ منیش لێرە مسوورکی خەم دەمهەژێنێ من لەم کۆستەنا وەختەدا لە نێو دەرگی شێعرەکەمدا کرنۆش دەبەم بۆ چوارچرا کرنۆش دەبەم بۆ پێشەوە کرنۆش دەبەم بۆ قاسملوو کرنۆش دەبەم بۆ هەر کەسێ وەکو چرا لە تێکۆشاندا بگیرتێ کرنۆش بۆ کاڕوانی بێپتانەوەی شەهیدانە بۆیە لە ناوخی دڵدڵێم هەتاکو خۆر لە ڕۆژ هەڵات گزنگ بدا تاکو زەوی بە دەوری خۆر بە بێوچان غولام بدا قاسملوو پێشەوامانە